ئەندامێکە کۆمیتەیان ناوەندیە پارتیا دموکراتا کوردستانی دەبێژە سەردانە سەرۆک بەرزانی دەمێکێک گەلێک هەستیار دەبوو وژبەر وان گوهارتنێک و لێ ناوچەیەژی ڕوودێت. ئاشواقجاف تایبەت بە کوردستان سوچوار ڕایگەاند بۆ ئەوەی بەرژەوندیەکانی عێراق لەو دۆخە هەستیارەدا پارێزرا و بێت عێراق پێویستی بە سەرۆک بارزانیە. ئەو ئەندامی کۆمیتەی ناوەندی پارتیا ماشی بەوەدا هێزە سیاسیەکانی عێراق سەرۆک بارزانی وەک ئەندازیاری ئاشتی لە عێراق دەهانێن. بەڕاستی ئەو چوونەی سەرۆک بارزانی بەڵێ کاتەکەی زۆر گرنگە بۆ چەند هۆکارێکە. جەنەبی سەرۆک بەوە ناسراوە کە ئەندازیاری ئاشتیە لە عێراقا و هەروەهاش تەمان ئەم نازناوە هێزە سیاسیەکانی عێراق بە جەنابیان بەخشی کە ئەندازیاری ئاشتیە لە عێراقا و هەروەهاش پیاوی بنیاتنانی دەوڵەتە. ئەو کاتە زۆر حساسە. ئەم ناوچەیە دەکوڵێت بەڕاستی گۆرانکاریکی زۆر لە ڕێگایە بەرەو هەموو ناوچەکە نەکو تەنها عێراق بۆ ئەوەی کە عێراق دوور ببێت لە لێکەوتە سەلبیەکانی لەسەر عێراقیەکانە پێویستی بەوەی کە هەموو هێزە عێراقیەکان بەیەکەوە دەست بە دەست یەکتری بەرژەوەندی عێراق و هاوڵاتیانی عێراق بپارێزن. ئەوەش پێویستی بەکێیە؟ پێویستی بە کەسێکە پێی دەوترێت پیاوی بنیاتنانی دەوڵەتە. ئەوەش سەرۆک بەرزانیە بۆ چونکە پێویستی بە کەسێکە کە بیرکردنەوەیەکی منهەجی هەبێت، بیرکردنەوەیەکی ستراتیجی هەبێت، توانای ئەوەی هەیە کە بیر لە چارەسەر و هەروەهاش مبادرەی هەبێت. پێویستی بەو کەسە کە ئەتوانێت خەیاڵی مەشهەدی سیاسی بە ڕوونی ببینێتەوە دووربی بێت لە مەشهەدی سیاسی و بەشداری تیا بکات. ئەوەش هەموو خەسڵەتەکانی سەرۆک بارزانی سەبارەت با ڕۆڵی سەرۆک بارزانی لە چارەسەرکردنی کێشەکانی عێراق دروستکردنی یەکدەنگی و کۆدەنگی لە نێوان لایەنەکانی عێراق گفتوگۆکەی لەگەڵ بەڕێز دکتۆر عەمار عەزاوی سەرۆکی سەنتەری یەرموک بۆ دیراسات و پلاندانانی استراتیژی لە بەغدا و لەگەڵماندا. دکتۆرم کاتتان باش. سلااو بۆتە برێز عەزاوی. دەخوازم بزانە بەمیانیم کارگەریە سەردانا سەرۆک بارزانی دیڤان دروژاندە لە ئەتمۆسفێرا سیاسی کەش و هەوەیە سیاسی یا عێراقا فێدەرال چی بوو؟ لە سەرەتادا سەڵاو لە ئێوە و بینەرانی کوردستان ویست و سوار زۆر سوپاس بۆ ئێوە. ڕاستیەکەی سەردانەکەی سەرۆک بارزانی لەم کاتەدا بە دیاریکراوی سەردانێکی زۆر گرنگە. گرنگەکەی لەوەدایە کە سەردانێکی مێژوویە واتە چونکە ماوەی 6 ساڵە سەرۆک بارزانی سەردانی بەغدای نەکردەوە و لەم ئانوساتەدا پەیامێک بە عێراق دەگەێنێت کە چەند دۆسیەیەکی گرنگ هەن کە پێویستە گفتوگویان لەبارەوە بکرێت و پێویستە ئامادەکاری بۆ چەند شتێک بکرێت و بە دیدگایەکی دیاریکراوە لێ بێنە دەرەوە. سەرۆک بارزانی زۆرێک لە پەسەندی سیاسی لەلایەن سەرجەم لایەنە سیاسیەکانەوە هەیە لە ڕووی مێژووی و سیاسیەوە. بە درێژای چەندین ساڵ سەرۆک بارزانی ناوەندی لێکنزیکبوونەوەی لایەنەکان بۆ بینیمان ئەو پێشوازیە گەرمەی لە سەرۆک بارزانی کرار تەواوی بەرپرسانی حکوومەتی فیدرالی لەوێ ئامادە بوون و لە کۆبوونەوەی لەگەڵ سەرۆک بارزانی بەشداریان کرد. ئەمە پەیامێکە بۆەوەی کە کەسایەتی سیاسی سەرۆک بارزانی کاریگەریەکی لەسەر لایەنە سیاسیەکانەوە هەیە. چەند دۆسیەیەکی زۆر گرنگ لە کۆبوونەوەکانی تاوەتوێ کران و چەند دۆسیەیەکی زۆر گرنگیش خشتەی کاریان بۆ دانرا وەکو یاسای نەوت و گاز بابەتی دەستپێکردنەوەی هەناردەی نەوتی هەرێمی کوردستان و هەروەها ڕێکەوتنی سیاسی و کاغەزی ڕێکەوتنی سیاسی و ئابەندبوون بۆ ڕێکەوتنەی لە نێوان لایەنەکان کراوە بۆ پێکێنانی حکوومەت تەنانەت بابەتی هەڵبژاردننی سەرۆکی نوێی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە خاڵی هاوبەش و بێگەیشتنی کۆبوونەوەکانی ئەمڕۆ بوو هەوڵی لێک تێگەیشتن و نزیکردنەوەی دیدگای لایەنە سونیە سەرەکیەکان لەلایەن سەرۆک بارزانیەوە درا. هەموو ئەمانە پەیامی ئەوە دەگەێنن کە سەرۆک بارزانی چ قورساییەکی سیاسی لە ناوچەکەدا هەیە و لە پرۆسەی سیاسی عێراق بە گشتیدا. کەسایەتی سەرۆک بارزانی کەسایەتیەکی کۆکەرەوەیە
و کەسایەتیە کە دەتوانێت کە جیاوازی دروست بکات لە نێوان زەمسەرە سیاسەکاندا. ئێمە بینیمان کە لە کۆبوونەوەی دوێنێ لەگەڵ سەرۆک وەزیرانی عێراق پەیوەکەی سەرۆک وەزیرانی عێراق باسی لەوە کرد کە تەواوی ئەو دۆسیانەی کە پێشوو هەبوون ئێستا چارەسەریان بۆ دۆزرێتەوە. ئەمەش لە سەردانەکەی سەرۆک بارزانیدا. بەڵێ دکتۆر ئەوەی ئێوە باستان کرد لەبارەی سەرۆک بارزانیەوە، عێراق تا چەند پێویستی بە کەسایەتیشی ئاوا وەک سەرۆک بارزانی هەیە بۆ ڕێخستنی نێوماڵی عێراقیەکان وەرەوەها بۆ دابینکردنی سەقامگیری سیاسی و ئەمنی لە عێراق؟ بابەتەکە بەم شێوەیە. من هەمیشە گوتومە و دووبارەشی دەکەمەوە، سەرۆک بارزانی کەسایەتێکی مێژووییە. بەر لە هەموو شتێک دەبێت ئەوە بزانین کە سەرۆک بارزانی لە میراتگیری بارزانی نەمر و ئەم بنەماڵە سیاسیە لە ماوەی 50 ساڵی ڕابردوو بۆ 70 ساڵی ڕابردوو بەردەوام لە شۆڕشدا بوون و ڕۆڵێکی سەربازی و سیاسیان لەسەر جەمدۆسیەکاندا بینیوە. ئێستا عێراق پێویستی بە حیکمەت و سیاسەتی سەرۆک بارزانی هەیە و چۆن لایەنەکان و تەنانەت دژوازیە سیاسیەکان لە نێوان لایەنەکان لە یەکتری کۆ دەکاتەوە و دەبێتە خاڵی کۆکەرەوەی چارەسەری کێشەکان. و من وەکو گوتیشم بەڕاستی قورسایی کەسایەتی سەرۆک بارزانی لە قەبارەی کۆبوونەوەکان و پێشوازیەکەدا دەرکەوت، لە کۆبوونەوەی لەگەڵ باڵۆزی ئەمریکا و باڵۆزی وڵاتانی عەرەبی و وڵاتانی بیانی هەمویان خۆشحاڵ بوون بە کۆبوونەوە لەگەڵ سەرۆک بارزانی و لە ڕوونکردنەوەی ئەو وێنەیە کە سەردانەکە پێشکەشی عێراقی کردووە. هەموو ئەم بابەتانە پێویستیان بە سیاسەت و حیکمەتە و ئەم حیکمەتەش هەر هەموو ئەم شتانەی کە باسمان کرد لە سیاسەتی سەرۆک بارزانی زۆر بەڕوونی دەردەکەوێت کە خاوەنی سیاسەتێکی ئارام و سیاسەتێکی نەرمە، سیاسەتێک کە دەتوانێت ئامانجەکان زۆر بەباشی بپێکێت و دەتوانێت ئامانجەکەی خۆی بە وردی بپێکێت و بە کورتترین ڕێگەش. ئەم دکارن ببێژین پشتی سەردانا سەرۆک بارزانی، یعنی پەیوەندیên شیعە، کورد، سنە گەهشتن ڕەوشەکن و ئەتمۆسفەرەکن و برێز عەزاوی. بەدڵنیاییەوە دەتوانین وا بڵێن کە کەشوهۆیەکی نوێ دروست دەبێت. من ئاماژەشم بەمە کرد. ئێستا ئێمە چوونێتە قۆناغێکی نوێەوە، بەڵام ئەم قۆناغا پێویستی بە متمانەی هاوبەشی نێوان لایەنەکانەوە هەیە و پێویستی بە نیازپاکی لە نێوان لایەنەکان هەیە، جموزۆڵی سیاسی و جێبەجێکردنی کاغەزی ڕێکەوتنی سیاسی و ئەوەی لە کارنامەی ڕێکەوتنەکەدا هاتووە بابەتێکی هەرە گرنگە. پێشتر کێشە لە نێوان حکوومەتی فیدرالی و حکوومەتی هەرێمی کوردستان هەبوون. بابەتەکە پەیوەست بوو بە داهاتی نەوت و نانەوتی و داهاتی هەرێمی کوردستان و بابەتی بودجە و موچەت. تەنانەت کاتێکش بەڕێز سەرۆک وەزیران سوودانیە ئاماژەی بەوەی کرد هەندێک کێشەی بۆ ماوەی بۆ ئەم حکوومەتە ماونێتەوە. ئەمە خۆی دامپێدانانە لەوەی کە قۆناغەکانی ڕابردوو جیان لەوەی لە قۆناغی ئێستا هەیە. قۆناغی ئێستا قۆناغی پەیوەندی نوێ و کاریگەری نوێی نێوان هەردوو لە هەرێمی کوردستان و عێراق و هەروەها قۆناغی پشتگیریکردنی حکوومەتی هەرێمی کوردستانە لەلایەن حکوومەتی فیدرالی و پشتگیریکردنی حکوومەتی فیدرالی لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە. ئامرازەکانی کارکردن کە ئێستا ئامرازی پێیان گەیاندنیشن، ئەوەمان پێ دەڵێن کە کاری ڕێکخرا و هاوبەش پێویستە بەسەر پەیوەندەکاندا باڵ بکێشێت و لە سەردانەکەی سەرۆک بارزانی بینیمان بەڕاستی کە ئامادەبوونی ئەو چ بایەخێکی بە کۆبوونەوەکان بەخشیەوە، کۆبوونەوە لەگەڵ چوارچێوەی هەماهەنگی لەگەڵ هاوپەیمانی داری دەوڵات، کۆبوونەوەکانی لەگەڵ لایەنە سونیەکان لە یەک نزیککردنەوەی تێڕوانینەکان، تەواوی ئەو لێدوانانەش کە لە دوای کۆبوونەوەکان هاتوون هەر هەمویان لێدوانی زۆر ئەرێنی بوون و
ئەرخەیانیان بە لایەنەکان دەدا بە تایبەتیش بەوەی کە ناکۆکیەکان دەڕەوێنرێنەوە و چارەسەرە ڕاستەقینەکان لەمە دو جێبەجێ دەکردن بۆ ئەوەی بەرهەمێکی باشە لە قۆناغی داهاتوودا بێت بەڵام وەکو ئاماژەم بەوەیش کرد پێویستە پابەندی بەوە هەبێت کە پێشتر ڕێککەوتنی لەسەر کراوە بۆ ئەوەی ئەم بەرهەمە جێی خۆی بگرێت و سەردانەکەش لە ماوەیەکی نزیکی داهاتوودا بەرهەمی هەبێت جەخت شەو دەکەم و سەردانەکە سەرۆک بارزانی لەم ساتەدا و لەم وارودۆخەدا و لە چوارچێوەی ئەم ناکۆکی سیاسیانەی لە ئارادا هەوڵێکە بۆ دۆزینەوەی تەواوی ناکۆک بۆ دۆزینەوەی چارەسەر بۆ تەواوی کێشەکان. دکتۆر سەرۆک بارزانی جگە لە بینینی لایەنە سیاسی و پێکاتە جیاوازەکانی عراق چاوی بە هەشت باڵێزی وڵاتانی عەرەبی، باڵێزی ئەمریکا، باڵێزی ئێران و باڵێزی تورکیا کەوتووە. ئەم دیدار و کۆبنەوانە تا چەند گرنگ بوون بۆ سەقامگیری سیاسی عراق و بۆ پاراستنی سەروەری عراق؟ بەر لە هەموو شتێک دوێنێ لە دوای کۆبوونەوە لەگەڵ باڵێزی ئەمریکا سەرۆک بارزانی جەختی لەوە کردەوە کە سەروەری عراق واروها بابەتی دانانی خشتەی کشانەوەی هێزەکانی یاوپەیمانی ئەمە شتێکە پەیوەندی بە سەروەری عراقەوە هەیە و پێویستە بە گوێرە استراتیژەتێکی دیاریکراوێت. پامی سەرۆک بارزانی زۆر ڕوون لەمڕۆوە کۆبوونەوەی لەگەڵ باڵێزی ئێران و وڵاتانی دیکە و باڵێزی وڵاتانی عەرەبی ئەمە قورسایی عراق نیشان دەدات وە قورسایی کاریگەری سەرۆک بارزانی و سیاسەتی سەرۆک بارزانی نیشان دەدات وە دەرگا بەسەر ئەو هەنگاوانە دەکاتەوە بەوەی کە وڵاتانی دیکە لە ڕووی وەبەرهێنەران و ئابووریەوە بێنە پێشەوە چ بۆ حکوومەتی فیدرالی چ بۆ هەرێمی کوردستان هەموو ئەمانە دەچنە ڕەوگەی ڕێخستنی سیاسی و پەیوەندی سیاسی. سەرۆک بارزانی پیاوێکی سیاسی و باش دەزانێت کە وڵاتان کاریگەریەکیان هەیە و چۆن دەتوانن بە گوێرەی سەروەری عراق و کارنامەیەکی دیاریکرا و کار بکەن کارنامەیەک کە سوودی بۆ ئابووری عراق و هەرێمی کوردستان هەبێ و کاریگەری لەسەر سیاسەتی وڵاتان تەنانەت بوونیان لە عراقدا هەبێت لە هەمان کاتدا وەبەرهێنان و کردنەوەی دەرگای وەبەرهێنان بۆ وڵاتان و دەیان بابەتی دیکە کە بۆ عراق لەم قۆناغەدا زۆر گرنگن بۆیە ئەمە لە ڕوویەکی دیکەەوە زۆر گرنگە و لە سەردانەکەدا دەردەکەوێت. بەێ برێزا زاوی دخوازم بزانم گەلو لە بەغدای باوەریەک دروست بووک و کوردستانێک بەهێز و عێراقێک بەهێز تەواوکەری هەبوودونە؟ بەدڵنیایەوە ئێستا تێگەشتێکی وا دروست بووە ئەو پێمە زۆر بەڕون و ڕاشکاوی دەرکەوتووە بوونی کەسانێک کە لە ماوەی ڕابردوودا ڕۆڵی با بڵین بەرهەڵسکاریان بینیوە ئەمانیش لە پێشوازی سەرۆک بارزانی ئامادە بوون و بەشداری کۆبوونەوەکانیان کرد تەنانەت لەو شوێنانش بوون کە سەرۆک بارزانی سەردانی کردن ئەمانە بەڵگەی حاشا هەڵنەگرن لەسەر ئەوەی لاپەڕەیەکی نوێ هەڵدراوەتەوە لە پەیوەندیەکان و کاریگەری ئەم پەیوەندیانەش من دەمەوێت زانیاریەکیش باس بکەم هەندێک لە سەرکردایەتی سیاسی سونی هەرچەندە کێشەیان لەگەڵ یەکتری هەیە و ناکۆکن لەگەڵ یەکتری بەڵام بەهۆی ئامادەبوونی سەرۆک بارزانی ئەمانیش ئامادە بوون و لەگەڵ یەکتری دانیشتن تەواوی ئەو سونانەی کە لەگەڵ یەکتری بابڵین زۆرێک لە کێشەیان لەگەڵ یەکتری هەیە بەهۆی ئامادەبوونی سەرۆک بارزانی لەگەڵ یەکتری کۆبوونەوە بە تایبەتی لەو دانیشتنەی لە ماڵی شێخ خەمیس خەنجەر ئەنجام درا بۆیە بەدڵنیاییەوە پەیامێکی زۆر ڕوون و ئاشکرایە سەر ئەوەی سەرۆک بارزانی قورسایی و کاریگەریەکی هەیە لەسەر قۆناغی داهاتوو و کاریگەریەکەی چۆنە. سپاس بۆتە دکتۆر عەمار عەزاویش بەغدای لەگەڵ. سپاس دکتۆر.